هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی سلێمانی دەستی پێ کردووە. لەلایەکی تریشەوە هەواڵی خۆشەیە لەبارەی پلەکانی گەرماوە، هەتا کۆتایی هەفتەیە گەرم دەبێت، بەڵام لەوە دوا کەمێک باشتر دەبێت. هەمان و چەند هەواڵێکی دیکەم بۆ هێناوە. سڵاوتان لێبێت. بەوەی زیادکردنی هێڵی پەرەپێدان لە تۆڕی یەکەمی ئاوی دوکان سلێمانی پێشبینی دەکرێت گرفتی کەم ئاوی دانیشتوانی سلێمانی چارەسەر بێت و هێڵەکە بڕی ئاوی گەیشتوو بە سلێمانی بەرز دەکاتەوە بۆ دوو هێندەی ئێستا. هێڵی پەرەپێدانی یەکی دوکان سلێمانی تیرەی بۆریەکەی 1200 ملیمە لە ڕێگەی دوو حەوزی ئاوی نوێ سێ ماتۆڕی گەورە کە هەرێکی کام بە توانای ناردنی 1500 مەتر سێجا ئاو لە کاتژمێرێکدا دەگەێنن بە سلێمانی. سەرکان تۆفیق بەڕێوەبەری پرۆژەی ئاوی هێڵی یەکی دوکان سلێمانی بە 964 وت. ئەم هێڵە بڕی 3500 مەتر سێجا لە کاتژمێرێکدا ئاو بەڕێ دەکات، بەمەش بە ڕێژەیەکی باش ئاو زیاد دەکات و بڕی دوو ئەوەندەی ئێستا ئاو دەگاتە ماڵەکانی سلێمانی. داری پارە کە لە کوردەواری خۆمان بە داری بووک و زاواش ناسراوە، هەندێک کەس بۆ هێنانی شانس و ڕزق و ڕۆزی و هەندێکیش هەر بۆ جوانی لە ناو ماڵدای دەنێن. دارەکە لە نەمامگەکانی هەولێر بەردەستە و مشتری تایبەتی خۆشی هەیە. بۆ زانینی چیرۆکی پشت ئەو دارە پامنێرمان ڕۆیشتۆتە لای دارفرۆشێک. عوسمان زرار خاوەنی یەکێک لە نەمامگەکانی هەولێرە. ئەو دەڵێت ئەو دارە زۆرتر لە ئەمریکا بۆ هێنانی ڕزق و ڕۆزی و پارە لە ناو ماڵ دایدەنێن. لێرەش هەندێک کەس ئەو بڕوایی هەیە، بەڵام لە سەدا 95 خەڵکی بەس بۆ جوانی دەیکڕن. ئاماژەی بەوەش کرد ئەو جۆرە دارە لە هۆڵنداوە هاوردەی کوردستان دەکرێت، لە ناوقەدەوە تێک ئاڵاوە، بۆیە بەداری بووک و زاواش ناسراوە. نرخەکەشی لە نێوان 10 بۆ 140 هزار دینارە بە پێی قەبارە و گەورە و بچووکی دارەکە. هێشتا کەڵە هونەرمەند و دەنگبێژە نازدارەکانی کورد بەشێکیان هەرماون لە ژیان، بەڵام ڕێک ئەوەیان بەسەردا دەبڕێت کە دەڵێت هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە. کەم کەسەیە گوێی لە گۆرانی پەروانە و ئۆفسەلام نەبوو بێت کە بەرهەمی هەفتاکانی سەدەی ڕابردووی هونەرمەند ئیبراهیم سابیرە. ئەو لەو کاتە هەم پێشمەرگە بووە و هەم پەرەی بە هونەرەکەی داوە. لە ساڵی 1970 بە گۆرانی ئۆفسەلام بە تەواوی لە ناو خەڵکدا دەناسرێت. 1964 ئەو هونەرمەندەی شاری کۆی بەسەر دەکاتەوە و لە تەندروستی دەپرسێت. ئەو کە بەهۆی خراپی دۆخی تەندروستی و زۆر جار بە ئەستەم دەتوانێت قسەکانی تەواو بکات، بە دەنگێکی کزەوە بە 1964 وت دۆخی تەندروستی و داراییم خراپە. 50 ساڵ خزمەتی هونەری کوردیم کرد کەچی ئێستاش ئەمە حاڵی حەوشە و ماڵەکەمە. بە شانازیەوە باس لە کارە هونەرەکانی دەکات و دەڵێت ئەو ئیبراهیم سابیرەی هەیە بەرهەمی ئەو هونەرەیە. ئۆفسەلام یەکێک لە دیارترین گۆرانەکانی ئەو هونەرمەندەیە و کەم کەس هەیە گوێبیستی نەبوو بێت. بۆ 1964 چیرۆکی پشت دروستکردنی ئەو گۆرانیە و تۆمارکردنی گێڕاوەتەوە. چەند ڕۆژێکە گەرما تاقەت پڕوکێنەکە گەڕاوەتەوە ناوچەکانی کوردستان و بە قسەی شارەزایەکی کەشناسی تا کۆتایی ئەم هەفتەیە بەردەوام دەبێت و ئێدی ئەم هاوینە گەرمای لەو شێوەیە نابیننەوە. محەممەد کەمال شارەزای کەشناسی بە 1964 وت دوو ڕۆژە شەپۆلێکی گەرمای بەتین ڕووی لە ناوچەکانی ڕێمی کوردستان کردوێتەوە کە لە ڕۆژانی سێشەممە بۆ پێنجشەمەی داهاتوو دەگاتە بەرزترین ئاستی خۆی. بەپێی پێشبینیەکان لەو دوو ڕۆژەدا پلەی گەرما لە ناوچەکانی گەرمیان و خواروی عێراق دەگاتە 50 پلەی سیلیزی. محەممەد کەمال ئاماژەی بەوە کرد ئەم شەپۆلە گەرمایە تا کۆتایی ئەم هەفتەیە بەردەوام دەبێت و دوایەوە ئیدی کەشەکە دەچێتەوە حاڵەتی یاسایی خۆی و لە ناوچە گەرمەسێرەکان پلەی گەرما لە نێوان 45 بۆ 47 پلەدا دەبێت و لە ناوچە شاخاویەکان و کوێستانەکانیش وردە وردە فێنک دەبێت. سەرنجتان ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 1964 هەیە. وەزارەتی پەروەردە ڕاگەیەنراوێکی بڵاو کردوێتەوە وەک دەڵێنی تر شووی هاوین وردە وردە کۆتایی دێ دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە. بۆیە ئاگاداری کردووە بۆ تۆمارکردنی ناوی منداڵەکان بۆ باخچە و قوتابخانەکان بۆ وادەی داناوە. ئاگاداریەکە بە توندی بڵاو کراوەتەوە کە تاوەکو 28 2025 چوارشەمەی داهاتووتر کات هەیە کە ناوی منداڵەکانتان لە باخچە و قوتابخانەکان تۆمار بکەن بۆ ئەوەی دوای ئەوە قوتابخانەکانیش ڕێکاری یاسایی خۆی و هەروەها چۆن بڵێن کاری یاسایی مامۆستاکان تەواو بکەن و ئامادەکاری بکرێت بۆ وەرزی
نوێی خوێندن هەر بە پێی ئاگادارەکە ئەو قوتابیانی ناویان تۆمار کردووە لەو ناوەندانی خوێندن کە بە شێوازی تیر و پشک کار دەکەن ئەوە دەزانن بەشێک لە قوتابخانەکان تایبەت ناحکومیەکان بە شێوازی تیر و پشک قوتابی وەردەگرن ئەوانیش بە هەمان شێوە پاش ئەنجامدانی تیر و پشک ئەگەر وەرنەگیران مافیانەیە لە قوتابخانەی سنووری جوگرافی خۆیان دوای 28 دیسانەوە فۆرم پڕکردنەوە یان بچن ناوی خۆیان تۆمار بکەن ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لایەک